بەراورد بە 5 مانگی ڕابردوو بەهای دینار نزمترین ئاسی تۆمار کرد و دۆلار بەرز بۆتەوە. ئێوارەی دووشەممە بەهای 100 دۆلاری ئەمریکی تا 167,000 دیناری عراقی بەرز بۆ و دواتریش هەر لەسەر و 160,000 دینار مایەوە. شارەزایان دەڵێن هۆکاری دابەزینی دینار پەیوەندی بە چەند کۆمپانیایەکەوە هەیە لە عراق کە بازاریان قۆڕق کردووە و خۆیان نرخدا دەنێن و کەسانی سیاسیان لە پشتەوەیە. ئەوەی کەماوە لێرە ئەم دۆلارە کاشەی کە هەیە ئەمە هەواڵێکی زۆر ناڕاستە کە ئەچێتە تورکیا کە ئەچێتە ئێران کە ئەچێ بۆ هەر وڵاتێکی تر. ئەو دۆلارە لە ناوخۆی عێراقا کۆمەڵ و گروپ و دەستە و ئەوانەی سەر بە واتساب و گروپەکانی تلیگرامن لە شەوا بە زۆری یاری بەم بەهایەوەکەن ئەتوانن یاری پێ بکەن. ئەجینا لە ڕۆژە بۆسە هەیە ئەگەر ساحێبی پارە و ئەگەر ساحێبی دەسمایی خۆیانن بابێن عەرزی خۆیان لە ڕۆژە لە ناو بازاڕەکانی بۆسەی عێراقا بکەن نەک لە شەوە تاریکەکانە بەبەر لە شێت تاریکی شەوە لەوەی کە خۆیان مەبەستیان بێ ئەوان لە باتی حکومەتی عێراقی سعردانێن و یاری بە بەهای دۆلار بکەن یاری بە حورمەتی 300 ملیۆن تاجر و کاسبی ئەم وڵاتی عێراق بکەن حکومەتی عێراقیش لە مقابلە بێدەنگی هەڵبژاردووە بەرامبەر. گۆڕانی بەردەوامی نرخی دینار بازاڕی ئاڵوگۆڕی دراوی شێواندووە. هەرچەندە عێراق پێشتر چەند هەنگاوێکی نابۆ چارەسەرکردن و ڕێگریکردن لە دابەزینی زیاتری نرخی دینار بەرامبەر بە دۆلار، بەڵام هیچ کام لە ڕێکارەکان برینی ئابووری عێراقی چارەسەر نەکرد. حکومەتی عێراقی تا ئێستا لێپرسینەیەکی جدی نەکردووە لەگەڵ ئەو کۆمپانیانە. ئەو کۆمپانیانە بە ئارزوی خۆیان تەسەڕوفەکەن ئەیکردن پارەی خۆیان نەخەوێن ئازاد. باشە حکومەتی عێراقی بۆ 3 مەرحەلە بەکارنانێ لە جیاتی ئەو پارەی یا بۆ کۆمپانیان هەموو مەحافەزەی حیسەی خۆی باتێ. ئەگەر ناشیاوە حیسێ بۆ خۆی لێپرسینەوە ناکە لانی سیاسی لە پشتەوەیە. ئەگەر لانی سیاسی لە پشتەوە نەبێ هیچ کەسێ ناتوانێت هیچ کۆمپانیا ناتوانێت بە ئازادی دۆلار وەرگێت لە بانقی ناوەندی بە 130 لە دەرەوە بیا بە 160. بەپێی زانیاریەکان تا ئێستا عێراق هیچ هەنگاوێکی نوێی بۆ کۆنتڕۆڵکردنی نرخی دینار و ڕێگری لە دابەزینی زیاتری نییە. شارەزایان دەڵێن تاکە چارەسەر ئەوەیە دۆلار لە دەستی بەشێک لە بازرگانەکان و کۆمپانیەکان دەربێنرێت و کاربەدەستانی عێراق خاوەن بڕیاری خۆیان بن و لەژێر هەژمۆنی کۆمپانیەکان بێنە دەرەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.